جێگری ڕاوێژکاری یاسایشی نەتەوەی ئەمریکا ڕایگەیان هاوپەیمانەتی دژ بە داعش لە 6 وڵات پێکاتەوە. بەرزانیش دەڵێت تەنها کردەوەی سەربازی بۆ تێکشکاندنی داعش بەس نییە. بەرپرسێکی باڵای پارتی یەکێتی دیموکراتی مەسیحی ئەڵمانیا ئاشکرای کرد دوور نییە وڵاتەکەی چەک و کەرەستەی سەربازی بداتە پەکەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕێکخراوی داعش. شارڤانانی یەپەگا دوو گەڕێکی دیکەیان لە کۆبانێ کۆنتڕۆڵ کردەوە. فڕۆکە جەنگیەکانی چەند هێرشێکی ئاسمانی دیکەیان بۆ سەر داعش لە نزیک کۆبانێ ئەنجامدا. سڵاوچان لێبێ و بەردەوامین. جێگری ڕاوێژکاری یاسایشی نەتەوەی ئەمریکا با مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی ڕاگەیاند لە ئێستادا هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە 6 وڵات پێکاتەوە و هەر یەکێکیش لەو وڵاتانە لە ڕووی سەربازی و شکردنی سەرچاوی دارایی و ڕێگەگرتن لە هاتنی چەکداران بۆ ناو ڕێکخراوی داعش ئەرکیان لە ئەستۆ گرتووە. بارزانی لە کۆبوونەوەیەکیدا لەگەڵ جێگری ڕاوێژکاری یاسایشی نەتەوەی ئەمریکا کە لە شاری دهۆک ئەنجام دراوتی داعش ڕێکخراوێکی نوێی تیرۆریستی نییە بەڵکو درێژکراوەی قاعیدەیە و زیاتریش خۆیان ڕێخستووە بۆ یەگەرچی ناکۆکی فکریشیانە بێت بەڵام هەردووکیان زادەی یەک سەرچاون. دەربارەی هێرشی چەکدارانی داعش بۆ سەر هەرێمی کوردستانیش بارزانی وتی تیرۆریستان کچوپڕ بەو چەکە پێشکەوتوانەی کە لە هەردوو سوپای سووریا و عێراق دەستیان کەوتبوو پەلاماری کوردستانیاندا لە کاتێکدا پێشمەرگا چەکی پێشکەوت و کورسیشی لە بەردەستدا نەبوو. بۆیە لە ماوەی 2 ڕۆژی سەرەتادا چەکدارانی داعش توانیان لە چەند ناوچەیەک پێشڕەوی بکەن. وەک بەرزانی دەڵێت نابێت عێراقیەکان تەنها چاویان لە دەستی پێشمەرگە بێت بۆ شکاندنی ڕێکخراوی داعش چونکە بە وتەی بارزانی پێشمەرگە ناوچەکانی هەرێم ئازاد دەکات و ناکرێت ئەوان هەر تەماشاچی بن و پێویستە خۆیان ڕێک بخەنەوە و ناوچەکانیان لە داعش پاک بکەنەوە. بارزانی جەختیشی کردەوە تەنها کردەوەی سەربازی بۆ تێکشکاندنی داعش بەس نییە و پێویستە سەرچاوە داراییەکانیان وشک بکرێت و ڕێگەش لە هاتنی تیرۆریستانیش بۆ ناو ڕێکخراوی داعش بگیرێت. بارزانی سوپاسی ئەمریکاشی کرد کە بەدەم داواکاریەکەیەوە هاتن بۆ پێشکەشکردنی پشتیوانی هێزی ئاسمانی بۆ شاری کۆبانێ و ڕێگەیان نەدا کۆبانێ بکەوێتە دەست چەکدارانی داعش. بەرپرسێکی باڵای پارتی یەکێتی دیموکراتی مەسیحی ئەڵمانیا ڕایگەیاند دوور نییە وڵاتەکەی چەک بداتە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕێکخراوی داعش. فۆلکەر کۆدەر سەرۆکی کوتلەی پارتی یەکێتی دیموکراتی مەسیحی لە پەرلەمانی ئەڵمانیا بە سایتی ڕۆژنامەی دێرشیپگڵی ئەڵمانیای ڕاگەیاندووە ئەو ئاگاداری کێشەی تورکایە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان بەڵام ناکرێت دەستەوەستان دابنیشن و با بەرچاویانەوە ڕێکخراوی داعش شار بە شاری هاوسنووری تورکیا داگیر بکات و ڕۆژ بە ڕۆژ پەرە بستێنێت و لە دواییدا ببێتە مەترسی بۆ سەراسایشی جیهان. فۆلکەر وتیشی ئەو بە دووری نازانێت هاوکاری پێشکەش بە گروپە چەکدارەکانی تریش بکرێت بەڵام دەبێت ئەو کارە لەگەڵ تورکیا ئەنجام بدرێت نەک لە دژی تورکیا. لە ئێستادا ئەڵمانیا هاوکاری پێشکەش بە حکوومەت هەرێمی کوردستان دەکات بەڵام ئەنگێلا مێرکڵ ڕاوێژکاری ئەڵمانیا پێشتر بە دووری زانی هاوکاری پارتی کرێکارانی کوردستان بکات کە دەیان ساڵە لە دژی تورکیا دەجەنگێت و هەریەک لە ئەمریکا و یەکێتی ئەوروپاش کۆستویانەتە لیستی تیرۆرەوە. ئەو ڕاگەیاندنەی ئەڵمانیا لە کاتێکدایە تورکیا دژی هەر پێشنیازێکە بۆ پڕچەکردنی پارتی کرێکارانی کوردستان. تا ئێستاش ئەنکەرە لە ژێر فشارەکانی بە ئەندام بوون لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی خۆی گرتووە کە ئەمریکا ڕابەرایەتی دەکات. شەڕ و پێکدادانەکان لە نێوان یەپەگە و چەکدارانی داعش لە کۆبانێ بەردەوامە و شەرڤانانی یەپەگەش هەردوو گەڕەکی کانی کوردان و سناعە لە بەشی ڕۆژهەڵاتی کۆبانیان کۆنتڕۆڵ کردەوە. هاوکات دوای کۆنتڕۆڵکردنەوەی چەند شوێنێک لەلایەن شەرڤانانی یەپەگە و وەستاندنی پێشڕەوەکانی داعش لە کۆبانێ لە ئێستادا داعش شێوازی شەڕکردنیان لە دژی شەرڤانان گۆڕیوە. شەڕ و پێکدادانی شەرڤانانی یەکینەکانی پاراستنی گەل یەپەکە و چەکدارانی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش لە کۆبانێ بەردەوامە و یەپەگەش دوو گەڕەکی دیکەی کۆبانەیان کۆنتڕۆڵ کردەوە. شارەزایانی سەربازی دەڵێن شەڕی کۆبانێ بۆ چەکدارانی داعش جیاواز بووە لە شەڕەکانی دیکە
چونکە داعش لە زۆربەی شەڕەکانی دیکەیان و بەتایبەت لەو ناوچانەی کۆنتترۆلیان کردووە ڕۆبەڕووی کەمترین بەرگری بوونەوە بەڵام لە شەڕی کۆبانێدا داعش ڕوبەڕووی بەرپەرزدانەوەی قورس بووە لەلایەن شەڕڤانانی یەپەگەوە چونکە بۆ ماوەی زیاتر لە مانگێکە یەپەگە دژی داعش شەڕ دەکات و بەرگری لە کۆبانێ دەکات. دوای کۆنتترۆلکردنەوەی چەند شوێنێکی استراتیژی لە بەشی ڕۆژهەڵاتی کۆبانێ لەلایەن شەڕڤانانی یەپەگەوە و وەستاندنی پێشڕەوەکانی داعش لە کۆبانێ لە ئێستادا داعش شێوازی شەڕکردنی لە دژی شەڕڤانان گۆڕیوە. ئەیاسکەرەم نێردراوی ئەنارتی بۆ سنووری کۆبانێ ڕایگەیان لە ئێستادا داعش بە تایبەتی لە بەرەی ڕۆژهەڵاتی کۆبانێەوە بەنای بردوۆتە بەر شەڕکردن بە چەکی جۆری قەناس لە دژی شەڕڤانان. هەروەها داعش لە جیاتی هێرش بەردەن لە دوورەوە بۆ ئەردومانی کۆبانێ دەکات وەک هەوڵێکی نوێ بۆ کۆنتترۆلکردنی کۆبانێ. هاوکاتە و هەنگاوی چەکدارانی داعش لە دوای ئەوە دێت کە لە 15 ئەم مانگەوە تا ئێستا شەڕ و پێکدادانەکان زیاتر لە بەشی ڕۆژهەڵاتی کۆبانێ چڕ بوونەتەوە و شەڕڤانانی یەپەگەش توانیویانە گەڕەکەکانی کانی کوردان و سەناعە لە بەشی ڕۆژهەڵات بە تەواوی لە داعش پاک بکەنەوە. بەرپرسانی یەپەگەش ئاماژە بۆ دەکەن داعش شکستی هێناوە لە کۆنتترۆلکردنی تەواوی کۆبانێ بۆی هەوڵ دەدات شێوازی نوێی شەڕکردن لە دژی شەڕڤانان بەکار بهێنێت. بەپێی زانیاریەکانی نێردراوی ئێنارتی داعش بە چڕی بۆ ئەردومانی کۆبانەی دەست پێکردوێتەوە کە بەو هۆیەوە بولاوەنێکی داعش لە نزیک بارەگایەکی سوپای تورکیا لە باکووری کوردستان کەوتۆتەوە. کۆبانێ ڕوبەرەکەی تەنیا 6-7 کیلۆمەتر چوارگۆشەیە و چەکدارانی داعش لە بڕوایەدان تێکشکانیان لە کۆبانێ ناوبانجیان لە بەردەم گروپە چەکدارەکانی دیکە دەشکێنێت بۆیە زیاتر لە مانگێکە هەوڵ دەدەن کۆنتترۆلی کۆبانێ بکەن بەڵام تا ئێستا سەرکەوتوو نەبوون لە کۆنتترۆلکردنی تەواوی کۆبانێ. هاوکات لەگەڵ شەڕی بەردەوامی یەپەگە لەگەڵ داعش فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا بەردەوامن لە هێرشە ئاسمانەکانیان بۆ سەر داعش. فەرماندەیەکی ناوەندی هێزەکانی ئەمریکاش ڕایگەیان لە 24 کاتژمێری ڕابردوودا فڕۆکە جەنگیەکان 18 هێرشیان لە نزیک کۆبانێ ئەنجام داوە. لەلایەکی ترەوە جۆن کێربی وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا پێنتاگۆن لەبارەی دۆخی کۆبانێەوە ڕایگەیان بە سەدان چەکداری داعش بەوەی هێرشە ئاسمانەکانەوە لە کۆبانێ کوژراون بەڵام دۆخی کۆبانێ هێشتا مەترسیدارە و پێویستە ڕای گشتی بزانێت سەرەڕای هێرشە ئاسمانەکان هێشتا مەترسی ئەوە هەیە کۆبانێ بکەوێت. وەزارەتی بەرگری ئاماژەی بەوەشدا هەرچەندە کۆبانێ شوێنێکی زۆر ستراتیژی نییە بۆ ئەمریکا بەڵام بەهۆی گرنگی کۆبانێ بۆ داعش ئەمریکا هێرشە ئاسمانەکانی بۆ سەر کۆبانێ چڕتر کردوتەوە. لەبارەی شەڕڤانانی یەپەگەشەوە جۆن کێربی ڕایگەیان زانیاریان هەیە لە کۆبانێ شەڕڤانە کوردەکان بەرگریەکی زۆر قارەمانانە دەکەن و هێرشە ئاسمانەکانیش یارمەتی دەربووە بۆ ئەوەی شەڕڤانان بتوانن زیاتر بەرگری لە شارەکە بکەن. بەڵێ بەڕێزان دەچینە لای ئەیاسکەرەم نێردراوی NRT لە سنووری کۆبانێ. ئەیاس سڵاوت لێبێ دوا بەرەو پێشچوونەکان دوا زانیاریەکان چییە لە لای تۆ لەسەر دۆخی کۆبانێ؟ اشتغلي لتنظيمات حفتي شاف حياتنا نالبا شرد نالبا شرفان يتاقي وشغال داعش داوم بكات اللي يبدا بالسنه وذلك ملاخرين تركيز امريكا بمبارانا شغال داعش ذكر اللي ودعت على بونت يشاف تتر بالاخرين في خوري لدازي اسمان کوبانه دیگریان دناجی دهن جاران بالا فرن شرکن دیل لاسمان کوبانه دیگر نهیان ها وقو شغن در بازبوی چری بمباران لسر کبایدین داعشین وکیدیه. بەڵێ بە دیاریکراوی هێرشی ئاسمانی فڕۆکە جەنگیەکانی هێزە هاوپەیمانەکان بۆ سەر چەکدارانی داعش لە کێوە تاکەی بوو ینی بۆ نمونە لە ئێستادا ئەم بۆردومانانە بەردەوامن؟ چەندە جارێک بمباران هاتکردن بالا فرن شەرکردن ئەمریکای هەری لە باشووری کوبانێ بوو لەسەر ڕێی حەلەب کوبانێ بوو هات بمبارکردن لێ هەیان حاجی ناهێت بزانین کە سەردەنەوێ بمبارانێک چ زیان گەڕاندیە شغالين داعش باستثمار له شغلات كوبانه ناوبر ناوبر اشتغالان هنگه بگیر شغالين داعش دا جدی لا وجهه تريد شغالين داعش هي
يبشرون بكم بلكو حيانا رابطة ميدانية يشتغلون صلاة كوباني قازان جا شرباني يتجيلها. بەڵێ ئەیاس تۆ لە سنووری کۆبانێ تورکیایت هەڵوێستی تورکیا ئێستا وەکو پێشووتر هەر بەردەوامە لە ڕێگریکردن لە ناردنی هاوکاری بۆ کۆبانێ یان هاوکاری مرۆیی دەگات لە ئێستادا ڕەوانەی کۆبانی دەکرێت؟ دەریە سەرمی نازە باکوور کوبانی داخستیە وەک بینیشی بەردام لەشکرین تورکیا هەوڵدردن ناو خەڵکی دەهێتن سەر سنوور وەکو پێگیرێک مەعنەوی بوو شەڕوانی یەکتەگێ بەردام هەوڵدەدن و خەڵکی دوور بخیتن لە سنوور هەمان دەمدا زۆر جاران لەشکرین تورکیا دەبیتن ئەف هەرێمێک گەڕەنابیتن سوالاتین سوژێنابێتن کەسی لە هەرێمێ نزدیک ببیتن وەکو ئالیکاریە مرۆڤی چەند جاران پەیوەندی بە شەڕوانی یەکتەگێ کرد ڕێنادەن ئالیکاریە مرۆڤی دەربازی کوبانێ تەنانەت ئەوان شەڕوانی یەکتەگێ باس لەوێ چەندێکی کرد و چەند جاران بریندارên me têbûne li ber deriyê fermî bû demê çay demijimêre brijdarên şervanên brijdar li ber derî male leşkerên dewleta Tirkiye rêneve derbazî bakur bibe. بەڵێ ئەیا سەر سەبارەت بە سنوور یعنی پێشتر ئێوە وەکو تیمی NRT چەند دیمەنێکتان لەو سنوورەوە بۆ گواستینەوە و بینیمان کە بە سوپای تورکیا تەنراوە و باز لەوە دەکرێت کە مامەڵەیان خراپە لەگەڵ تەنانەت دەستگاکانی ڕاگەیاندنیشدا ئەوان مامەڵەیان چۆنە لەگەڵ ئەو تیمانەی ڕاگەیاندن وەکو ئێوە کە لە سنووری کۆبانێدان بۆ ڕووماڵکردنی بارودۆخەکە؟ Devlet leşkerin Türkiye gel dezgeh ragan dikişti brasti deriyek normal diye ne bitene bilmeyen artiyan kanalın kurdi kanalın biyani her vasaminak bilgisi fokus news avan kanalı biyani vahir hemen ben de gazındağı kendi evurduğum tamamen biz Türkiye kubalat dengi demokrasi mücadelesi o hem bizim tarihi nihayet demokrasi ilbeten hakikaten evşma mafya aradar verin o azadiye racahandine ama leşkerin Türkiye özellikle gel tezgahın racahandine berdam gutnavan ku nabitin lütfen şunu şiberku رخشای اولهیه نهید پاراستن لخلق به آقای گریده لیوزن دیویژن اتفاق داعش و یکدارین لشکرین ترکیه و آشکال بن اگر واقعاندن بچیتن زور نیزیست نوزگیتان بچیتن دربازی کوبانیزن و مالا رخشای بکردن ناویتن و لبرچالن ترکیه اف راسیه بهین بەڵێ ئەیاس لە ماوەی ڕابردوودا شەڕڤانان لە کۆبانێ باسییان لەوە کرد کە ڕێگە نادرێت تەنانەت بریندارەکانیان ڕەوانەی تورکیا بکرێت یاخود شارەکانی باکووری کوردستان بکرێت بۆ چارەسەرکردنیان لە پاڵەمەدا باز لەوە دەکرا کە هەندێک لە برینارانی داعش دەبرێتە تورکیا و لەوێ چارەسەریان بۆ دەکرێت لەم ماوەیەدا کە ئێوە وەکو تیمی NRT لەو سنوورە بوون هیچ دیمەنێکی ناجۆر یاخود جێگومانتان بەرچاو کەوتووە بەوەی کە جێی گومان بێ کە ئەمانە داعشن و دەبرێنە ناو تورکیا بۆ چارەسەرکردن یاخود هەر هاوکارێکی دیکە کە گومانیەوەی لێ بکرێ ئەمانە بۆ داعشن؟ شەڕا دەربازبووی بدەمێ شەڕوانێن یەکەیە لە ڕۆژهەڵاتێک کوبانێ ئێرشکردە سەر جێگاهێن داعش ئەو ڕۆناهیان سەر سنوور ئەو ڕۆناهیان سەر سنوور بودەمێ نیک دانیژمێرێ هاتن vemiraندن بلکو چرونا هر لسنه سنوری نالدارا باکور و کوبانی نهاد دیتن فتسکیر افق دادم شیرکو افروناهی به میگجاری لسنه سنور هاتن خود کرن زور جوالاتیان دبود هفش تکتیه که داعشتایان خطایی که داعش داکو بریندارن داکو ترکیه بکاریتن بریندارت داعش ببهجد بو نخوشخانه او فرهبوان وڵاتی ئەدەبوت ئەنها لە ئۆشمای زۆرج بریندارە داعشانە و دبن کۆنتڕۆڵە فیزیکیایە
نوێژارên تایبەتن yên Tirkiye û hemanan li rênahêtan tu destgeheke ragihandinê seredana wan beşîn nexweşxana Orfayê bikin. باشە هیچ یەکێک لەوانە بە دوکمنت کراون یعنی بوونەتە بەڵگەی ڤیددیۆیی یان تۆمار کرابێتن بە هەڕێگەیەکی دیکە بێ نەک لای تیمی NRT یعنی بە شێوەیەکی گشتی لەلایەن ئەو تیمە ڕاگەیاندنانەی کە لە دنیاوە هاتوون. وەک بەگوت یعنی لەسەر سنوور بڵاوێکی زۆر تند هاتیە کۆنتڕۆڵکرد بۆ لەشکرین تورکیە بکیاوە ئەوە دەهات گوتنی ئەو تاکتیکین لەشکری تورکیا بکاربێت لەسەر سنوور لە هەمان دەمدا وڵاتیان بگوت چەندین زانیاریان یەن دەقیق خەنایانجی چەندین باڵگەر بەردەست بە هەمێک و لەشکرین تورکیا بانجوێ قرار بکەن بانجوێ ئالیکاریە بۆ تەکدارن باعث بکەن ئەوە کامیرای NRT کاری وێنە بکەن لە ڕۆژاوای کوبانێ دوو تەکدارن باعث هاتن لەشکرین تورکیا ساعتە هاتن هاتن لەشکرین تورکیا بکری ئیساگەرن لە خاڵەتەختی یا لەشکری لەشکرین تورکیا تورکیا کارگەدانن سەروان تەکدارن باعث هەبن. بەڵێ سوپاس بۆ ئەیاسکەرەم نێردراوی NRT لە سنووری کۆبانێ هیوای سەلامەتی و ماندوو نەبوون بۆ ئێوە. بەردەوامین لەگەڵ بەردەوامی شەڕی شەڕڤانانی یەپەگا لەگەڵ چەکدارانی داعش لە کۆبانێ نیگەرانەکان لەسەر هەڵوێستی تورکیا زیاتر دەبن. با بڕای بەشێک لە چاودێرانیش لە ئەگەری کەوتن و نەکەوتنی کۆبانیدا تورکیا دەبێت باجی هەڵوێستەکانی بدات. کۆبانێ لە سێ قۆڵی باشوور و ڕۆژئاوە و ڕۆژهەڵاتەوە لەلایەن چەکدارانی داعشەوە گەمارۆ دراوە و لە قۆڵی باکووریشەوە تا ئێستا تورکیا ئامادە نەبووە سنوورەکانی بەڕووی کۆبانێدا بکاتەوە بۆ ئەوەی لەو سنوورەوە لە ڕووی سەربازی و مرۆییەوە هاوکاریەکان بگاتە ئەو شارە. ئەمەش سەرڕای ئەوەی نەتەوە یەکگرتوەکان هۆشداری داوە لەوەی ئەگەر بێت و تورکیا سنوورەکانی بەڕووی کۆبانێدا نەکاتەوە کۆمەڵکوژی لە کۆبانێ ڕوودەدات. بەر لە هەفتەیەک ئەحمەد داود ئۆغڵو ڕایگەیان کۆبانێ باجی پەیوەندیەکانی پارتی یەکێتی دموکراتیک پێیەدا لەگەڵ حکوومەتەکەی بەشار ئەسەد دەدات. بەڵام لە بەرامبەردا هەندێک لە چاوەدێران دەڵێن کۆبانێ باجی استراتیژی تورکیا لە ناوچەکەدا دەدات بەوەی بابەتی پەیوەندی نێوان پێیەدا و حکوومەتەکەی بەشار ئەسەد تەنها بیانوویەکە بۆ لێدانی ڕۆژاوای کوردستان. لەو بارەیەوە سواد ئۆغڵو کە پەرلەمانتارێکی پێشووی پارتی داد و گەشەپێدانە و لە ئێستادا سەرۆکی گروپی دۆستایەتی ئەنکەرە واشنگتۆنە دەڵێت بێدەنگی تورکیا بەرامبەر بە کۆبانێ دوو هۆکاری هەیە. یەکەمیان ئەوەیە کە ئەولویەتی تورکیا ڕوخانی حکوومەتەکەی بەشار ئەسەدە نەک لێدانی داعش. هۆکاری دووەمیش ئەوەیە تورکیا نایەوێت سناریۆی هەرێمی کوردستان لە ڕۆژئاوای کوردستانیش دووبارە بێتەوە. هەندێک لە چاوەدێرانیش دەڵێن بەهۆی ئەوەی کە کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان کاریگەری پارتی کرێکارانی کوردستان پەکەکەی بەسەرەوەیە تورکیا ئەو کانتۆنانە بە هەڕەشەیەکی ڕاستەوخۆ بۆ سەرخۆی دەزانێت بۆیە لە ئێستادا پێی باشە لە ڕێگەی داعشەوە ئەو کانتۆنانە لەناوبەرێت. لە بەرامبەریشدا هەندێک لە چاوەدێرانی دیکە پێیان وایە تورکیا سەبارەت بە کۆبانێ تووشی هەڵەی استراتیژی بووە. بەو پێی کەوتنی کۆبانێ پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان دەخاتە مەترسیەوە هەروەک چۆن سەرکردەکانی پەکەکە بە عەبدوڵڵا ئۆجەلانیشەوە لەو بارەیەوە هۆشداریان داوەتە حکوومەتی تورکیا. ئەو چاودێرانە بە دوورشی نازانن ئەگەر بێت و کۆبانێ بکەوێت شەڕێکی قورس لە باکووری کوردستان لە نێوان پەکەکە و سوپای تورکیا دەست پێ بکاتەوە. دەژڵێن پێدەچێت شەڕی ئەمجارەی پەکەکە لەژێر کارتێکەری ڕووداوەکانی ناوچەکەدا قورستر لە شەڕەکانی ڕابردوو بێت. بەر لە چەند ڕۆژ ڕاوێژکاری سەربازی خامنەئی ڕێبەری باڵای ئاینی ئێرانیش هۆشداریدایە تورکیا بەوەی ئەو کارەساتەی ئێستا لە کۆبانێ لە سەردەستی چەکدارانی داعش ڕوودەدات لە داهاتوودا بەرەوکی تورکیا دەگرێتەوە. لە ئێستاشدا چاوەدێرانی سیاسی پێیان وایە کۆبانێ بووەتە مۆتەکەیەک بۆ تورکیا بەو پێی بە کەوتن و نەکەوتنی دەبێت تورکیا باجی کۆبانێ بدات. بە واتایی ئەگەر کۆبانێ بکەوێت ئەوە تورکیا ڕوبەڕووی فشارێکی گەورەی کوردەکانی باکووری کوردستان دەبێتەوە و لە بەرامبەریشدا ئەگەر کۆبانێ نەکەوێت
ئەوە تووشی شکستی استراتیژی دەبێت لە سووریا و ڕۆژاوای کوردستان و هیچ چارەیەکی تری نامێنێت جگەلەوەی دەبێت بوونی کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان وەک ئەمری واقع قبول بکات. ڕێکخراوی داعش لە شاری مووسڵ بڕیاریدا پشووی ڕۆژانی شەممە بخاتە ڕۆژی پێنجشەممەوە. داواشی لە فەرمانبەران کرد بە بڕیارەکەەوە پابند بن. سەرچاوە هەواڵەکانی ناوخۆی عراق لە شاری مووسڵەوە بڵاویان کردەوە. ڕێکخراوی داعش لە بری پشووی ڕۆژانی شەممە بڕیاریداوە ڕۆژانی پێنجشەممە بکاتە پشووی فەرمی لە دام و دەستگاکانی حکوومەتدا. شاید حاڵەکان لەو شارەوە ڕایانگەیان. ڕێکخراوی داعش فەرمانبەرانی لەو بڕیاری خۆی ئاگادار کردوتەوە و داوای لێکردوون پێوەی پابند بن. ڕێکخراوی داعش لە دەی مانگی حوزەیرانی ئەمساڵەوە کۆنتڕۆلی شاری مۆسڵی کردو و بەهۆی بڕیارە سەیرەکانیەوە ڕەوشێکی ئەمنی و کۆمەڵایەتی خراپ سەرتاپای ناوچەکانی ژێردەسەڵاتی ڕێکخراوی داعشی گرتوتەوە. باوەی تەقینەوەی 4 ئۆتۆمبیلی بۆمبڕێژکرا و موشک بارانکردنی چەند ناوچەیەکی شیعانشینی شاری بەغداوە 36 کەس کوژران و 98 کەسی دیکەش بریندار بوون. پۆلیسی عراق و چەند سەرچاوێکی تەندروستی بڵاویان کردەوە لە زنجیرەیە کێرشدا کە بە ئۆتۆمبیلی بۆمبڕێژکرا و موشکی مۆرتەر کراونەتە سەر چەند ناوچەیەکی شیعانشینی بەغدای پایتەخت و بەهۆیەوە 36 کەس کوژراون و 96 کەسی دیکەش بریندار بوون. یەکێک لە تەقینەوەکان کاتژمێر دووسی خولەکی پاشنیوە ڕۆبووە کاتێک خۆکوژێک لە نزیک خاڵێکی پشکنین لە نزیک چێشخانەیەکی ناوچەی تالیبیەی باکووری بەغدا ئەنجامیداوە. بەهۆیەوە 9 کەس کوژراون. دوای تێپەڕبوونی 45 خولەک 2 ئۆتۆمبیلی بۆمبڕێژکراوی دیکە لە خۆر ئاوای بەغدا تەقیونەتەوە. بەهۆیانەوە 16 کەس کوژراون و 35 کەسی دیکەش بریندار بوون. چەند خولەکێک دوای ئەو دوو تەقینەوەیەش 5 موشکی مۆرتەر لە گەڕەکی شوالەی شیعانشین کەوتونەتەوە. بەهۆیانەوە 5 کەس کوژراون و 21 کەسی دیکەش بریندار بوون. لە دوای کەوتنەوەی ئەو موشەکانش لە گەڕەکی حۆریە ئۆتۆمبیلێکی بۆمبڕێژکراوی دیکە تەقێنراوەتەوە بۆتە هۆی کوژرانی 6 کەس و برینداربوونی 14 کەسی دیکە. بەڵێ بەڕێزان دەچینە لای پەیامنێرمان محەممەد ستار لە شاری بەغدا. محەممەد سڵاوت لێبێ زانیاریمان بدەیتە سەبارەت بەو تەقینەوانەی ئەمڕۆی بەغدا. سڵاوتان شۆتان باشەرۆک بەڕێستاندا ئاماژەتان پێکرد ماوەی چەند ڕۆژێک دەبێت دیاریکراوی بارودۆخی ئەمنی زەربەی ناوچەکانی عێراق وە لە ناویشدا شاری بەغدا ڕووی لە گرژی و ئاڵۆزی کردووە هەر لەوەی کە بەشێکی زۆر لە میدیا جیهانیەکان و تەنانەت میدیا ناوخۆییەکانیش بە چڕی هەڵمەتێکیان لەسەر ئەوە دەست پێ کردووە کە شاری بەغداد لە خەتەردایە. ئەمە دەکرێت بە چەند بەشێک و چاودێران ئاماژەی پێ دەکەن دیوێکی سیاسی هەیە و دیوێکی ئەمنیشی هەیە لە دیوە ئەمنیەکە و لەسەر ئەرزی واقعیادا و تەقینەوانەی کە ئەمڕۆ ڕوویاندا لە شاری بەغداد بەشێکن لەو کاروانە زۆرەی کە لە ماوەکانی ڕابردوودا دەتوانرێت بوترێت بە ئەستەم ڕۆژێک بەسەر دانیشتوانی شاری بەغداددا تێپەڕ بووە کە تەقینەوەیەک تێیدا ڕوونەدا بێت بۆی ئەتوانرێت ئەوە بوترێت کە ئەنجامدانی تەقینەوە لە ناو شاری بەغداددا بۆ خۆی حاڵەتێکی نائاسایی نییە و بەڵکو هاوڵاتیانی شاری بەغداد لەگەڵ ئەمەدا بە شوازێکی ڕۆژانە ڕاهاتوون. ئەمڕۆ چەند تەقینەوەیەک دەتوانرێت بە تەقینەوەی بەهێز ناو ببرێت چەند ناوچەیەکی جیاواز شاری بەغداد دەرکردە ئامانج و ئەوەی جێگای تێبینیە ئەو تەقینەوانەی کە لەم ماوانەدا ڕوودەدات زۆرینەی زۆریان لە ناوچە شیعانشینەکاندان هەر لە تەقینەوەکەی پێرەی ناوچەی کاڵزەمیە کە بە جۆری سەرچاوەکان لە نزیک ئیمام موسای کاڵزم تەقینەوەکە ڕوویدا زیاتر لە 40 کوژراوی لێکەوتەوە یەکێک لە قوربانیەکان ئەندامی پەرلەمانی عێراق و بەناوی ئەحمەد الخەفاجی زانیاریەکانی ژاماژە بۆ دەکەن ئەو کەسەی کە لەو تەقینەوەی ئەندامی پەرلەمان بناوی ئەحمەد خەفاجی کوژرا کاندید بۆ گرتنی پۆستی وەزارەتی ناوخۆ وەڕۆ تەقینەوە ڕۆژکە لە ناو شاری بەغداددا بە هەمان شێوە ڕوویاندا لە ناوچە شیعانشینەکان بانون هەر لە شۆعلە هەر لە تاڵیبیە کە بەشێکی زۆریانەوانە هەوڵاتی مەدەنی و ئاساس کردە ئامان وەروەها لە دوای ئەنجامدانی تەقینەوانە بەشێکی زۆر لە دانیشتوانی ئەو ناوچانە هەڵسان بێرشکردنە سەر کاروانی هێزانەکان و ئەم دیمەنەش لەلایەن چەند کەناڵێکەوە تۆمارکراوە کە هەوڵاتیان و دانیشتوان گەزاریەک بەرامبەر ئەوەی کە ئەو
سەیتەرانەی کە بۆ زانیاریتان لە ناو شاری بەغداددا هیچ گەڕێکێک نییە کە زیاد لە چەندین نقطەی سەیتەر و تەفتیشیکەدا نەبێت ئەو هەڵەدێنە وایان نزانی بوو کە ئەو جارە لە سەیتەرانە هیچ سوودێکیان بۆ دانیشتوانی شاری بەغداد نییە لەوەی کە بتوانن ئەنجامدرانی تەقینەوە خۆکوژەکانیان بۆ ئاشکرا بکەن بۆ هێرشیان کردووەتە سەریان بەبەرد و توانیوانە بەشێک لەو سەیتەرانە بۆ ماوەیەکی کاتی لەنەوە شارەدا دوور بخەنەوە وەکو تیشمان کە زۆربەی تەقینەوەکان ئەمڕۆ هاوڵاتی ئاساییان ئەنگ لە نزیکی چێشخانەدا ڕوویاندا و هاوڵاتی ئاساییان کردووە بە قوربانی. بەڵێ کاک محەممەد سەبارەت بە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق باز لەوە کرا کە بەهۆی چەند کێشەیەکی یاساییەوە هەندێک لە پەرلەمانتارەکان دوان لە پەرلەمانتارەکان کە گرفتی یاساییان هەبوو وەزیرە کوردەکان دیارە نەیانتوانیوە سوێندی یاسایی بکۆن زانیاریتان لەو بارەوە چییە؟ بەڵێ دەتوانرێت بوترێت گرفتی یاسایی نا بەڵکو هەندێک کێشەی هونەری و تەکنیکی هەبوو ئەگەر چی هەندێک پیان وایە کە کێشەی سیاسیشی لە پشتەوە هەیە لەوەی کە نەتوانرا ئەمڕۆ سوێن خواردنی وەزیرە کوردەکان لە نێو بارەگەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ئەنجام بدرێت پێشەموو شتێک خۆی ئاسایی ڕۆژانە دانیشتەکانی پەرلەمانی عێراق لە کاتژمێری 11دا ئەنجام بدرێت بەڵام دانیشتنەکەی ئەمڕۆ لە کاتژمێری 1 پاژنی وەڕۆدا دەستی پێکرد ئەمەش وەکو سەلیم جبوری ئاماژەی پێکرد وەکو ئەوەی مبلە و کاتێک بدات بەلایەنە سیاسیەکان بۆی ئەگەر لە دوا ساتەکانیشدا بێت بتوانن ناوی وەزیر و سیڤی وەزیرەکان پێشکەش با سەرۆکاتی پەرلەمان بکەن بۆی دەنگیان لەسەر بدرێت ئەگەر لە ڕووی یاسایی و دەستوری و عورفی سیاسی شەمە بەخۆی حاڵەت و دیارەیەکی نائاساییە ئەوەی کە تۆ بێی وەزیرێک بێنی دیکەی با وەزیری حکوومەتێکی وەکو بۆ نمونە حکوومەتی عێراقی بەبێت ئەوەی کە سیڤیە وەزیرانە لە پێشتردا ئاڕاستی پەرلەمانتاران کراوێت بۆی کە هیچ نەوێلانی کەم بیان ناسنەمانە چیان بن بە وەزیر بەڵام ئەمە لە عێراقدا بۆ بە شتێکی ئاسایی نۆرماڵ وەکو بیرهێنانەوەیەکیش پێگەێنانی ئەم کابینەی عەبادیە گەشتی زۆرێک بێتیان هەیە جیاواز دەوێتە کابینەکانی پێشڕۆ و لە ئاگادارەکە لە کاتی مەراسیمی متمانەدان بە حکوومەتەکەی عەبادیدا لە ناوەڕاستی کۆبوونەوەکەیان لە پڕ ناو سیڤی وەزیرەکان هاتە ناو هۆڵی پەرلەمانی عێراقیەوە بۆیە لە ناو دانیشتنەکەی ئەمڕۆدا تەنانەت ئەوەش نەکرا ئەوەی کە لە دوایین ساتەکاندا بۆ نمونە پێش کاتژمێریەکی ئەمڕۆ بتوانێت سیڤی وەزیرەکان بێت ئەگەر چی زانیاریەکان ئاماژە بۆەکەن کە ئێمە بە خۆمان شایەتی حاڵیەوە بووین لە ناوبارەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق بەشێک لە وەزیرەکان ئامادەیان هەبوو بۆ نمونە وەزیرەکەی کۆمەڵی ئیسلامی کە کاک سامان عەبدوڵڵا لە کەرکووک بۆ خۆی لە ناو بارەکەی ئەنجومەنی نوێنەران ئامادە بوو بە هەمان شێوە دکتۆر دەرباز کە ویژە لە دوانێکیدا ئەوەی بە ئێمە ڕاگەیاند کە بەشێک لە هۆکاری ئەوەی کە نەتوانراوە سوێن خواردنی وەزیرە کوردەکان لە دانیشتنەکەی ئەمڕۆدا ئەنجام بدرێت کێشەی تەکنیکی بووە بەشێکی دیکە ئاماژە بۆ دەکرێت کە یەکێتی ئیسلامی کوردستان کاندیدەکەی خۆی یەکلان نەکردێتەوە ئەگەرچی دوو ناو لە ئێستادا لە ئارادا کە یەکێکیان بەیان نووریە و تریشیان شەمسە محەممەد لە هەولێر کە دیاری کراون بەڵام ئەویش پێویستی بە کۆبوونەوەی سەرکردایەتی بەرپرسانی باڵای یەکگرتوو دەڵێن دەبێتەوە لە کۆبوونەوەی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەیەکلا بکرێتەوە لەوەی یەکێک لەو کاندیدانە دیاری بکرێت وە لەلایەکی دیکەشەوە وەزیرە کوردەکانی دیکە دەتوانێت بوترێت بۆ نمونەوە ڕێز ڕۆژ نووری شاویز کە بۆ خۆی لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا لە شاری بەغدایە و چەندین کۆبوونەوەی سیادی ئەنجامداوە چاوی کەوتۆ بە عەبادی چاوی کەوتۆ بە عەبدولمادی بە هەمان شێوە لەگەڵ ئیبراهیم جعفەری وەزیری دەرەوەی عێراقدا کۆبووەتەوە بەڵام تێبینی لە سەردانەکانی بەڕێز ڕۆژ نووری شاویز ئەوەیە کە دوور لە چاوی کەناڵەکانی ڕاگەیان ئەنجام بداوە کەمترین زانیاری لەو کۆبوونەوەیانەوە دەرچووە ئەگەرچی دەتوانرێت بوترێت و کۆبوونەوەی سیادی زۆر گرنگن بەشێکی زۆریان پەیوەندیان بە کێشەڵتە سێزاوەکانی نێوان هەرێم و ناوەندەوە هەیە حکومەی بەڕێز نووری شاویز وەکو کەسێکی یاری سەرساحەی سیاسی عێراق و کوردستانی کە لە ماوەکانی ڕابردوودا پۆستی جوێی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی هەبوو ئاگادارە لە زۆرینەی نهێنیەکانی پشت خەلفەلکەوالیسی ڕووداوەکان وەروە ئەو دامستارانی کە ئەنجام دەدرێت بە مەبەستی ڕێکەوتن لەگەڵ حکوومەتەکەی عەبادیدا ئەمڕۆ ئەو لەو سەردانەیدا لەناو باشی ئەنجومەنی لەناو شاری بەغدادە لەگەڵ و بەرپرسە سیاسی باڵایانەدا کۆبەتەوە یەکێک لە کۆبوونەوە گرنگەکان لەگەڵ عادل عەبدولمەهدی وەزیری نوێی حکوومەتی عێراق لە کە وەزیری نەوتە کۆبەتەوە بەڵام کەمترین زانیاری هەیە لەوەی کە ئاخۆ کۆبوونەوەوانە ئەنجامەکانی چی بووە گەیشتن بە هیچ ڕێکەوتنێک وە لەلایەکی دیکەشەوە هەمان چاوەڕانی ئەوە کە وەزیری دارایی عێراق کە بەڕێز بڕیاروایە و شارزێباری بێت دەست بەکار بێت بەڵام هەموو ئەمانە ماوەتەوە کە سبەینی ڕۆژی هینیە دەبێت ڕۆژی شەممە ئەگەر لە کەوانەیەکدا جارێکی دیکە کێشەی سیاسی دروست نەبێتەوە بتوانرێت بوترێت خاڵێکی دیکەی زۆر گرنگ ئەوەیە کە ئەمڕۆ ئێمە لەناو بارەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چەند پەرلەمانتارێک و زانیاریەکانمان دەست کردێت شەکلەوانە بەڕێز کاک مەسعود حەیدەر ئەوەی ڕاگەیاند کە
کە دەست بەکاربوونی وەزیرە کوردەکان ئۆتۆماتیکی مانای گەڕانەوەی بودجێ هەرێمی کوردستان نییە، بەڵکو ئاماژە بۆ دەکرێت کە ئەمە دوو کەیسی جیاوازە، واتە ئەگەر بێت و لە نزیکترین کاتیشتا وەزیرە کوردەکان بگەڕێنەوە بۆ بەغداد و دەست بەکار ببێن بە سوێن یاسایی بخۆن متمانیان پێدرێت، ئەمە مانای ئەوە نییە کە ئۆتۆماتیکی دوای گەڕانەوەی ئەو وەزیرانە بودجێ هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ حکومەتی کە ئەمە دوو جیاوازە، ئەوان دەگەڕێنەوە سوێن یاسایی دەخۆن، حکومەتەکەی ئابادی تەواو دەبێت، بەڵام هەنگاوێکە بۆ پێشخستنی ئەو پرۆسەیە، بەڵکو پرۆسەی گەڕانەوەی بودجێ هەرێمی کوردستان بە دیاریکراوی پەیوەستە بە پرسی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانەوە کە دەوترێت بووە بەهۆی مای تەقینەوەی کێشەکانی نێوان هەرێم و ناوەند. هەموو ئەوانە پەیوەستە بە دانیشتنی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیار وایە ڕۆژی شەممە ئەنجام بدرێت، ئەگەر چی لێرە و لەوێ ئەمەش بۆ خۆی دڵنیایەکی تەواوی نیە ئاخۆ ڕۆژی شەممەیە یاخود یەکشەممەیە کە بتوانێت ئەو وەزیرانە کوردانە بگەڕێنەوە بۆ شاری بەغداد. بەڵێ محەممەد، لە ئێستادا لە ئەنبار دۆخێکی خراپ دەگوزارێ و شەڕ و پێکدادان هەیە، ڕوبەڕووبوونەوەی چونت هەیە، زانیاریەکانتان لە بارەی ئەنبارەوە چییە؟ بەڵێ ئەوە ڕاستە لە ئێستادا بارودۆخی دەتوانێت ئەگەر ئەطرافی بەغداد چواردۆری بەغداد بە حەقیقی شەڕ و پێکدادان هەیە، بۆ نمونە مقۆمەڕێ سەدامەژت دەکرد لە ئەنبار ڕوبەڕووبوونەوەی تونت هەیە، ئەمڕۆ لیوانێکی عەسکەری بۆ نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە سەرۆکاتی پەرلەمانی عێراقی ڕاگەاندووە، ئەوان لە حاڵەتێکی زۆر ناهەمواردان لە ڕووی عەسکەری و ئەمنیەوە بۆ حکومەی زەخیرە و چەکی عەسکەریان لە تەواوبووندا ئەگەر بێت و نەتوانێت بە زووترین کات ئیمداداتی عەسکەریان پێبگات، ئەوە پێدەچێت توانێت ڕوبەڕووبوونەوەیان نەبێت. ئەگەر لەلایەکی دیکەشەوە هادی العامری ئەمڕۆ لە دوانێکیدا ڕاگەاندووە ئەوان دەچن دیالە ئەوفکار دەکەن لە قۆڵێکی دیکەی عێراقەوە، هەڵدەدەن چامەران بکارکەن، زۆر پێچوانەیە و لەدوانەیە بە سەربازی عێراقانەی سوپای عێراقیە کەوان لە قۆڵێکی دیکەی نزیک بەرداوە ئاماژە بە خەتەریاتی ئەوە دەکەن کە بۆ نمونە ئامریە سەر بە سەلوجە ئەنبار فیدیەکان بازەوەکەن لە 1985 ئەنبار لە خەتەرە، و لەلایەکی دیکەش ئەمڕۆ نوێترین هەواڵەوەیە کە پەنتاگۆن ئاشکرای کردووە 100 سپۆڕی عەسکەری ئەمریکی نەتە ئەنبار بە دیاریکراوی لە خانی حەبانیە کە سەر بە ئەنبارە لەوێن بۆ ئەوەی کە بتوانن مەش ڕاهێنان بە سوپای عێراقی بکەن. هەموو ئەمانە ئەجوایەکی ناهەمواری لە ناوشاری بەغداددا دروست کردووە. باشە، ویستم پرسیار بکەم لەسەرەوە، یعنی هاوڵاتیانی یاخود دانیشتوانی شاری بەغداد تا چەند لە ڕووی دەرونیەوە، یعنی لە حاڵەتێکی خراپدان بەو پێی کە زۆرترین هەواڵەکان لە ئێستادا ئەوەیە کە داعش نزیک دەبێتەوە لە بەغدا و داعش دەیەوێت بەغدا کۆنتترۆل بکە و شەڕ و پێکدادانەکانیش لە سنووری بەغدا یعنی توند بوونەتەوانێت لەو ناوچانی دەوروبەری بەغدا. ئەمە وای نەکردووە کە کاریگەری خراپ بەسەر هاوڵاتیانی بەغداوە جێبێڵێ؟ بە دیاریکراویستم باسی ئەو خاڵە بکەم. لە ئێستادا ینی هەموو ئەگەرەکان بازنەوە ئەەکەن، ینی بۆ نمونە داعش گروپە چەکدارەکان لە چەند قۆڵێکەوە لە ئێستادا لە بەرەنگاربوونەوەدان، بەڵام ئەم نقطەی کە لە ئێستادا باز دەکرێت هەموو میدیاکان هەموو خەڵک هەموو سەرکردەکان بۆ خۆشیان بیانەوەیانەوەت ئێستا باسی هێرشکردنە بۆ سەر بەغداد. ئەمە دوو دیوێکانەوەی کە هاوڵاتیانی ئاسایی بەغداد 6 بۆ 7 ملیۆن زیاتر لە ئێستادا دانیشتووی هەیە لە ناوشاری بەغدادا. بەڕاستی دەتوانرێت بوترێت ئەمڕۆ لە دوێنێ زۆر خراپتر بوو باری دەرونی هاوڵاتیان، هەموو شتێک ئەگەر ئیشاعەوێت بەڵام هیچ ئیشاعەیەکیش بەبێ بوونی ئەسڵێک نییە. ئەمە چەند هاوڵاتیەک ئاشکرایان کرد کە بۆ نمونە لە سەرەتادا هێرشەکان بۆ سەر شاری مووسڵ سەرەتادا بریتی بۆ لە ئیشاعەت دواتر بۆ بەڕاستی ئەم لەسەرەوە جۆرێک لە ترسی دڵەڕاوکێ تاڕابەیەک جدی لە نێو هاوڵاتیان تەنانەت لە نێو بەشێک لە سەرەتەکانی عێراقشدا دروست بووە. ئەمڕۆ لە زنجیرەیەک لێتوانی بەستە باڵەکانی عێراقدا ئەگەر هەر لە هادی عامریە و بهێنی لە عەبادی خۆیەوە بهێنی لە عەمار الحەکیم و بهێنی لە نووسی بەڵێ محەممەد لە ئێستادا پۆستی جەبری سەرۆکوماریە لە شاری نزەفەوە باس لە دۆخی ئەمنی بەغداد دەکات ئەو ڕایگەیان کە ئەم قسانە یەکسەڵەکانی دەکرێت حربێکی نەفسی خەتەرترە لە حربی داعش بۆ حکومەی داعش بۆ خۆی دوورە شاری بەغداد، بەڵام شەڕ جەنگی و دەرونی کە دەیکات کاریگەری ڕاستەوە خۆی کردووە. بەدوایین خاڵەوەیە کە پەنتاگۆن ئەم شەو کاتژمێر 11 هەواڵێکی بەپەلەی دەوتەبێژێکە بڵاو کردوێتەوە بە نەس بە دیاریکراوی ئاماژە بۆ دەکات نۆسەیەکی بەکارهێناوە سێتێکی بەکارهێناوە کە دەڵێت
تا ئێستا بەغداد لە خەتەردا نیە. ئەمە خوێندنەوەی ئەوەی لێ دەکرێت کە پێکە چێدەدا دوودا لە خەتەردا بێت وەک حکومە ئەگەر تا ئێستا بە چواردەوری بەغداد لە نزیکی بەغداد لە ڕووی ئەمنیەوە مەترسی هەرشی بۆ سەر نەبێت وەکو گریبانە خوێندنەوەیەکی چاودێران ئاماژە بۆ دەکەن کە ئەگەر بوترا قەتع بکرایە لە خەتەردانیە ناهێڵدرێت بەڵام ئەوەی کە ئەو جملەی کە تا ئێستا خەتەر لەسەر بەغداد نیە خوێندنەوەیەکی ئەوەی بۆ دەکرێت کە پێدەچێت لە داهاتوودا پێوەتە خەتەرەوە. زۆر سوپاس بۆ محەممەد ستار ڕۆژنامە نووس کە لە شاری بەغداوە لەگەڵمان بوو بەڵێ بەڕێزان دەچینە لای پەیامنێری نارتی لە شاری کەرکووک ڕۆکان جاف ڕۆکان سڵاوت لێبێ دۆخی ئەمنی کەرکووک لە ئێستادا چۆنە؟ بەڵێ کاتان سڵاو لە تۆ لە بینەران ئەوە دیارە نزیکی هەفتەیەکان تەنها بۆرگمانی فڕۆکە جەنگیەکان لە سنووری کەرکووکەیە ناوە فڕۆکە جەنگەکانی سوپای ئەمریکا و فەڕەنسا دێن بۆرگمانی سنوورەکانی کەرکووکەکەن و ئەگەڕێنەوە. دیگەلەوە تا ئێستا هیچ ڕوبەڕووبوونەوەیەک لە مەناڵ هەفتەیە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش ڕووی نەداوە. بەڵام لە ماوەی هەفتەی ڕابردوو زانیاریەکە بوو کە چەکدارانی داعش بەنیازی ئەوان هێرشکەنە نێو شاری کەرکووکەوە. ئەمە پلانێکی چەکدارانی داعش بوو بەڵام لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە ئەم پلانە ئاشکرا و هێزەکانی پێشمەرگە لە بەرامبەر ئەو پلانی داعش پلانێکی تۆپمەتری دانا لەبەرەوە پلانەکەی چەکدارانی داعش ئاشکرا بوو نەتوانرا هێرشەکان ئەنجام بدەن. بەشێک لە هێزەکانی پێشمەرگە داواتەن ئەوەی کە داعش باسی کردووە پلانێکی 100% نەبوو بۆ هێرشکردن بەڵکو تەنها وەکو ترسێک بووە کە بڵاویکەنەوە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هاوڵاتیانی شاری کەرکووک. بەڵام هێزەکانی پێشمەرگە نەخێرەوەی کردنەوە کە پلانەکە 100% ڕاست بوو بەنیازی هێرشکردن بۆ نێو شاری کەرکووک بوونە. ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە دوای بڵاوبوونەوەی ئەو زانیاریە هێزە ئەمنیەکان پلانێکی ئەمنی تریان داناوە. پلان ئەمنیەکەش پێکاتوە لەوەی کە لە بەشێکی زۆری شەقامەکانی کەرکووک بازگەی کاتی دانبێ و گەڕان و پشتگیری لە نێوان لەپەکەکانە ئەنجامەدرێ بە تایبەت لە سنوورەکانی کەرکووک خەزا و نەخەزاڕەحانی کە لێسەدا لەژێر کۆنتڕۆڵی هێزە ئەمنیەکان ماونەتەوە و چەکدارانی داعش دەستیان پێنەگەشتەوە بە تایبەت ناحیەی یایکی لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو هەڵمەتی گەڕان و پشتگیری کە کەوێتە چوارچێوەی ئەو پلانەی هێزە ئەمنیەکان داناوە یاخود ڕشتووە بە هاوبەشی لە نێوان چەند هێزێکی ئەمنی هەڵمەتی گەڕان و پشتگیری لە ناحیەی یایکی ئەنجام درا. دەکەس لە هەڵمەتی گەڕان و پشتگیریەیە کە داواکردنەوە بوون و هێزە ئەمنیەکان بەنیازی دەستگیرکردنیان بوون دەستگیر کران. ئەو دەکەسە دوانیان سەر بە یاخود ئەندامی چەکدارانی داعش بوون. دوانیان بەپێی مادەی 4 ئێرهاب بەپێی مادەی 4 تیرۆر داواکرا بوون. ئەو شەشی تریان کە ماونەتەوە بەپێی مادەی 6 کوشتە قەتل داواکرا بوون لەلایەن دادگای کەرکووکەوە. ئەمانە هێزە ئەمنیەکان بەدوانەوە بوون و دەستگیریش کران. جگەلەوە لە نێو شاری کەرکووک زانیاری هەبوو کە بەرپرسێکی باڵا یاخود بەرپرسێکی گەورەی گروپی چەکداری داعش لە نێو شاری کەرکووکێ لە ماڵەکەی چەک و تەقەمەنیتیایە وەکو شانێکی دستور خۆی ئامادەکە بۆی لە کاتی پێویستدا ئەو چەک و تەقەمەنانەی کە لە ماڵەکەی هەیەی دابەشی کە بەسەر ئەندامەکانیە. بەڵام لە هەڵمەتێکی هێزەکانی ئاسایش لە نێو شاری کەرکووک تواندا ئەو کەسە کە بەرپرسێکی گەورەی داعشە دەستگیر بکرێەوە و چەک و تەقەمەنانی کە لە ماڵەکە هەیە دەستی بەسەردا بگیرێ. لە ئێستاژدا زانیاری ئەوە هەیە کە ئەم کەسە زانیاری داوە چەند ئەندامێکی تری داعش لە ناو شاری کەرکووک وەکو شانەی نووسوو هەن و هێزە ئەمنیەکان بەنیازی دەستگیرکردنیانن. بەڵام بەشێکی تر وەکو هێزە ئەمنیەکان باسی لێواکەن هەر کاتێک کە چەکدارانی داعش نیاز یاخود مەبەستی ئەویان هەبێت کە هێرشکەنە سەر شارێکی تر لە شەر کەرکووک کفە بن و هێرشەکانیان ڕاگرن بەتابەت ئێستا دەکەوت ئەو هێرشانەی یاخود ئەو هەوڵە هەیە کە بستە شاری بەغدا و پایتەخت کۆنتڕۆڵ بکەن لە شاری کەرکووک بە شێوەیەکی زۆر کەس بوونەوە هێرشەکانیان ڕگرتووە کە ئەمەش ئەشێ وەکو هێزەکانی پێشمەرگە باسیەکان پلانێک بێت کە چەکدارانی داعش بەکاری بێنن کاتێک کە هێرشەکەنە سەر شارێک لە شارێکی تر خۆیان بێدەنکەن. بەڵێ زۆر سپاس بۆ ڕۆکان جاف پەیامنێری NRT لە شاری کەرکووک. شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستانی گرتەوە و لە قەزاکانی سۆران و چۆمان و ڕەواندەست بووە هۆی دروستبوونی لافا و بەهۆیەوە زیانی گیانی و مادی لێکەوتەوە. بەڕێوەبەرایەتی کەشناسی و بوومەلەرزەی هەرێمی کوردستانیش دەڵێت لە 20 و 21 مانگەدا ئەگەری دروستبوونی لافاو هەیە. بەڕێوەبەرایەتی کەشناسی و بوومەلەرزەی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ڕێژەی ئەو بارانی لە ماوەی ڕابردوودا ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە بڵاو کردەوە. ئاشکرای کرد ڕۆژی 16 تا 22 ئەم مانگە هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر کاریگەری چەند شەپۆلێکی بارانبارین. کەشناسی هەرێم
لە ڕاگەندراوەکەشدا هۆشداریدا لەوەی لە 20 و 21 ئەم مانگەدا بارانێکی زۆر ببارێت و ببێتە هۆی دروستبوونی لافاو لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان. لە لایەکی تریشەوە بەهۆی ئەو شەپۆلە باران بارینەی قەزاکانی سۆران و چۆمان و ڕەواندزی گرتەوە زەرەر و زیانێکی زۆری گیانی و مادی لێکەوتەوە. بەهۆیەوە کوڕ و باوکێک کە دانیشتووی گوندی پیرروسوانی سەر بە قەزای ڕەواندوز بوون، خنکان و ئاوچووە نێو ماڵ و قوتابخانە و مزگەوتی ناوچەکە و هاوکات بە دەیان سەر ئاژەڵیش لە ناوچوون. بەڕێوەبەری کەشناسی و بوومەلەرزەی سلێمانی ڕایگەیان پێشبینی دەکرێت ڕێژەی بارانبارین لەم ساڵدا لە ناوچەکانی هەرێمی کوردستان زیاد لە ئاستی پێویست بێت و زەرەر و زیانیشی لێ بکەوێتەوە. دارا حەسەن داوای لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمیش کرد ئامادەکاری تەواو بکرێت بۆ ئەوەی کەمترین زیان بەر هاوڵاتیان بکەوێت لە شەپۆلی بارانبارینی ئەم ساڵ. پێدەچێت ئەم ساڵ بۆ وەرزی بارانبارینی 2014-2015 ڕێژەی پێویست زیاد لە پێویستە ناوچەکانی ئێمە و بەفر و باران لە 20 و 21 ڕۆژی لە منتیقەی ئێمە دەڵێن پەڵە سەرپەڵە. احتیمالە ئەو ڕۆژە لە هەرێمی کوردستان لە سلێمانی و دەوروبەری باران ڕێژەیەکی وا ببارێت کە پەڵەی پێ بدات. داواکارم لە کابینەی هەشتی حکوومەتی هەرێم، وەزارەتی کشت و کاڵ، وەزارەتی ناوخۆ، بەرپرسان، شارەوانیەکان، پارێزگاکان بە تایبەتی تەسمیەشم کرد پارێزگای هەولێر، چونکە ئێمە سلۆپی سلێمانی سوپاس بۆ ێزان کە سلۆپمانەیە کێشەمان لەو لافاوشتەکەم پێ بەڵام لە هەولێر بە هەمان قسە کردومە لە ناو ڕاگەیاندەکانەوە کە شاری هەولێر ئەم ساڵ ئەبێ ئامادە باشی هەبێت بۆی زەرەر و زیانی گیانی و ماڵی کەم بێت. بەر لە کۆتایی ناونیشانەکان جێگری ڕاوێژکاری یاسایشی نەتەوەی ئەمریکا ڕایگەیان هاوپەیمانەتی دژ بە داعش لە 6 وڵات پێکاتوە. بەرزانیش دەڵێت تەنها کردەوەی سەربازی بۆ تێکشکاندنی داعش بەس نییە. بەرپرسێکی باڵای پارتی یەکێتی دیموکراتی مەسیحی ئەڵمانی ئاشکرای کرد دوور نییە وڵاتەکەی چەک و کەرەستەی سەربازی بداتە پەکەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕێکخراوی داعش. شاربانانی یەپەگا دوو گەڕێکی دیکەیان لە کۆبانێ کۆنتترۆل کردەوە. فڕۆکە جەنگیەکانیش چەند هێرشێکی ئاسمانی دیکەیان بۆ سەر داعش لە نزیک کۆبانێ ئەنجامدا. ڕووماڵ کۆتایی هات شەوێکی خۆش بۆ ملایەک.